بەنای خۆ بەخشندە و مێرەبان سڵاوتان لێ بێزیزان و خۆشەویستان من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکتر لە شاری هەولێر هاتمەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست لە ڕادیۆی کۆمەڵم دەنجی هەولێر ئەمڕۆ دەمەوێت بەرنامەیەکی جیاوازتان بۆ بکەم لە دوای ئینتیفاڵە و دوای ڕاپەڕینەوە میدیای ئیسلامی هاتە نێو میدیاکان و جاپچ بە نووسرا و بە خوێنرا و سەرەتاکانیش با ڕادیۆ بوو کە کاریگەریەکی زۆری لەسەر کۆمەلگا هەبوو هەر ئەمەش وای کرد ئەم ڕادیۆیانەوە ئەم وێزگانە بوو کە ئەم سەحۆی ئیسلامیە ئێستا دروست بکەن. بۆ ئەمڕۆ دەمەوێت لە بەرنمەیەکی تایبەت ئەو میدیاکارانە وەرگرم کە لە ساڵانی ڕابردوو ئێستاکەش خەریکی کاری میدیاین و بە تایبەت لە میدیای ئیسلامیدا کار دەکەن. بزانین لەمپەرەکانی بەردەم میدیای ئیسلامی چین چ شتێکەوەی کردووە کە ئێستا میدیای ئیسلامی چ لە سۆشیال میدیا چ لە کەناڵە ئاسمانیەکان جۆرێک لە جۆرەکان دوا بکەوێ. ئایا توانە مادیەکەیە یان توانە ئەمرۆیەکەیە؟ بۆ ئەمڕۆ لەگەڵ میدیاکارانی ئیسلامی لە شاری هەولێر تاوتوێ و بابەتەیە دەکەین و زۆرێک لە میدیاکارە ئیسلامی کۆنەکانتان بۆ دێنە سەر شاشە و دەبنا بەرنا ئەمڕۆ دەبنە میوانی بەرنامەی پەیامی تۆ. لەگەڵمان بن بینەر و بیسەری ڕاو سەرنجیاوان بن لەسەر کاریگەری و ڕۆڵی میدیای ئیسلامی لە ئێستادا. کاریگەری میدیای ئیسلامی ئێستا لە کۆمەلگادا چۆن دەبین؟ میدیای ئیسلامی نەمێنێ خوا نەخواستە فەراغێکی زۆر گەورە پێدا دەبێ. ڕاگەیاندنی ئیسلامی واتە مانەوەی ڕەسەنایەتی ئیسلام. ئێستا کەناڵ لە ڕاگەیاندنەکانی ئیسلامی لەگەڵ ئەم هەموو فشارە ئەم هەموو برەبەستەی لەکە پێشی دانراوە لەگەڵ ئەوەشدا زۆر بەباشی بەڕێوە چووە. دەستیان لەبینە قاقای ڕاگەیاندکارانی ئیسلامی ناوە. تۆکو میدیاکارێکی کۆنی ئیسلامی ئێستا کە بەڕای تۆ میدیای ئیسلامی کاریگەری زیاترە یان جاران؟ طبعاً بەدڵنیاییەوە جاران بە حکمەوەی کەوا کەناڵەکان کەمتر بوون ئەو کەناڵانی کە هەن لە بۆ خەڵک پەخش دەکەن چ دەنگ ڕنگ چ نووسین وانش کەمتر بوو. کاتێک کە زیادی کردە و کەناڵانە طبعاً بوون ئەلتەرناتیڤ لە بۆ هەم ئیسلامیەکانش و ئیسلامیەکانیش بەرەو پێش نەچوونە حتمەن کەناڵی ئیسلامی کەمتر بەرەو پێشچۆ بە حکمێکەوە لەمپەری زۆرە لەمپەر بوون دارایی هەیە و لەمپەری کادری هەیە بەنی پێشکەوتوی کادری پێشکەوتومە بەسم لەوەوە بن لەمپەری زۆربەی ئەو مەجالانەی کە دەتوانی کەناڵێک دروست بکەی ئەوانەش هەموو ڕێگاکانی لێ گیراوە لەوانێ نەتوانی کەناڵێکی وا پرۆفشنال دانەی بە حکمێکەوەنەوە مۆڵەتت پێ نەدرێتن و بۆ شتانە. کاکیفی تۆ لە سەرەتاکانی میدیای ئیسلامی و لە تەلەڤیزۆنی کۆمەڵ سەرەتاکان ئیشتانە کرد. پێم بڵێ ئەو کات کاریگەری بەرنامەکانتان چۆن بوو؟ دەتوانیت بڵێ بەشێک لەو سەحۆی ئیسلامی کە ئێستا دروست بوو لە ڕێگای ڕاگەیاندەکان بوو چکە جەنابەت هەم لە ڕادیۆ بووی هەم لە تەلەڤیزۆنیش بووی؟ بەتاکید تەلەڤیزۆنی ئەو تەلەڤیزۆنانی کە مەحەلی بوون ئەو کاتی کەمتر فەزایی هەبوو ماڵەکانیش کەمترین وەکو گوتم کەناڵ کەمتر بوو. ئەو کەناڵانی کە دەکراوە سەرەتا لە بیدایەتی کە لە سەعات بۆ نمونە 6 دەکراوە یان 5 دەکراوە تا کاتژمێر 12 لە ماڵک گۆڕانکاری کەمترین گۆڕانکاری بەسە کەناڵدات. بەڵام ئێستاکە بەهۆی کۆنتڕۆلەکەتەوە لەوانەیە 500-600 کەناڵ هەبێتنە دەستی دەیگۆڕی. حتمما کاریگەری شتێک مانەوەی کاریگەری زیاتر دروستەکە لەوەی کەوا بەردەوام خێرای بگۆڕێتن. بەدڵنیایەوە احتیمالە ئەگەر سەیری بکەین لە ڕابردوودا باشتر بوو بێەوە دەبینی بکە بینەرێکی یەکزار زۆر و باشی هەبوو لە بیداتێ. ئێستا ئەم لەمپەرانی کە هەیە بەڕاستی چەند لەمپەرێک با بڵێین یەکێکیان لە ڕووی مادیەوە ئێستا کاریگەری زۆری کردوتە سەر میدیای ئیسلامی بە تایبەتی تر لەبەرەوەی خۆت دەزانی ئێستا دەسەڵات و پارە و سەروەت و سامانەکە زیاتر لە ڕووی دەسەڵاتەوەی و لە دەستی دەسەڵاتدا هەیە وەروە هەتا بشکرێ لەمپەر و فشارە خرێتە سەر دەسەڵاتی ئیسلامی لە بۆ ئەوەی کە ئەوان بیانوێ مەرام و بەرنامەی خۆیان بگەێنن بەڕاستی کە دوورە لە بەرنامە و ڕەوشتێکی چاک و باش و ئەوانە ئەوەی کە ئێستا ئێمە دەبینین زیاتر لە پێشمانەوە دیارە کە دانەوێت کۆمەڵگە برەوچی هەڵدێرێک ببە و خاڵێکی تریان بەڕاستی کە دەبینین لە پێشووتردا مەسەن کە بینەرێکی زۆرە بوو ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان کە بەدیلی ئەوەی دروست کردەوە زیاتر وا دەکا کە خەڵک کەمتر بپڕژێتە سەر ئەوەی سەیری کەناڵەکانی ئیعلامی ڕاگەیاندن بکات زیاتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە خۆی دەبینێتەوە کاتەکانی تێدا بەسەر دەبا.
خاڵێکی تریان مەبەست لە پێشووتر لەگەڵ ئەوەی ئێستادا احتیمالی هەیە بگەڕێتەوە سەر کەسێکی ئەکادیمی بەڕێوەبەری یعنی هەم کەناڵەکە بۆ نمونە من پێم باشە لە ڕووی ڕاگەاندنی ئیسلامیەکاندا بەعام کە تێیدا باز دەکەم ئەم کەسێک کە ئەخرێت بە بەڕێوەبەر بەڕاستی بە چەند فلتەرێکدا تێ بپەڕێ یعنی لە هەموو بوارەکاندا ئەنجا لە بواری لێزانینی ڕاگەاندندا و لە بواری ڕەوشت و ئاکار و ڕەفتارێکی زۆر جواندا وە شارێزاییەکی باشیشی هەبێ لە بواری ڕاگەاندن بۆ بەرەو پێشبردننی بەڵام کارکردن لە میدیایەکی ئیسلامی بەرپرسیارەتی و قورسایی زیاترە لە میدیایەکی یاسایی بەدڵنیاییەوە هەیەی لەبەرەوە تۆ تەماشایەکەی کە ڕاگەاندنەکانی ئیسلامی ئێستا بەو کەرستە سادەی کە کاری پێکرێ دەڵم زۆر جار ئەم فشار و لەمپەر و ئەم شتانەی کە لە بەردەمی کەناڵە ئیسلامیەکاندا دەنراوە لە هەڵ کەناڵێک بێ ئەگەر پارە و ئەو شتانەشی لە بەردەستدا بێتەن هەف شارەکە بەس بوو بۆ داخستنی بەڵام لەگەڵ ئەوە کە دەبینیت ئێستا کەناڵ لە ڕاگەاندنەکانی ئیسلامی لەگەڵ ئەم هەموو فشارە ئەم هەموو برەبەستەی لەکە پێشی دانراوە لەگەڵ ئەوەشدا زۆر بەباشی بەڕێوە چووە. میدیای ئیسلامی کە تۆکو هەم پێشکەشکار و ئەم پامێرێکی کۆن ئێستا کاریگەری زیاترە یان جاران و ئەگەر جاران کاریگەری زیاتر بوو لەبەرچی خۆی ئەگە بین سێری ئەعلامکەین سێری ڕاگەاندن کەین بە گشتی لە کوردستان بە تایبەتیش ڕاگەاندنی ئیسلامی لە سەرەتای دروستبوون ڕاگەاندنی ئیسلامی کاریگەریی زۆری هەبوو چکە بۆ دەستگاکانی ڕاگەاندن بە شێوازێکی چۆندرێت سڕۆپڕ نەبووکو ئێستا ئەم هەموو شێواز ڕاگەاندن نەبوو ئێستا هەر لە سوسیال میدیا لە رادیۆ لە تەلەڤیزیۆنە لە سەتەلایتە لە دنیای هۆکار و وەسائل هەیە بۆەوەی کە خەڵک دەستی بە هەواڵ و بە چالاکی و بەشت ڕابگا بۆ نمونە ئێستا کە تۆ لە سوسیال میدیا هەر وتارێکت بێ هەر بابەتێکت بێ بە ئاسانی دەتوانین بەدەستی بێنێ بەڵام زاران وان نەبوو بۆیە پێم وایە دەستگای ڕاگەاندن زاران کاریگەری زیاتر هەبوو و خەڵک بە تامەزرۆییەوە زیاتر سەیری دەکرد و بەڕاستی دەگەر ئەو پەڕێز و خۆشەویستن بۆ هەموو ڕاگەاندکارانی ئێستای کە لە دەستگاکانی ڕاگەاندنی ئیسلامی کار دەکەن جێگای دەستخۆشیە بەڵام زاران بە تەقەنیەکی کەم بە کەرستەیەکی کەم و بە قوەیەکی بەشەری کەمیش ئەو کاتە بەڕاستی تۆ لە میدیای ئیسلامی هەر لە سەرەتای دەکەوتن لە میدیای ئیسلامی بوو پێم بڵێ کارکردن لە میدیای ئیسلامی قورسە و ئەرکێکی قورسە لە کۆمەڵگەیە قرسە لە کۆمەلگاداکانی بەتایبەتی لە کۆمەلگای ئێستای کوردەواریدا بۆ نمونەکە کۆمەلگا دابش بە بەڕاستی بمانەوێ نەمانەوێ بەسەر حیزبەکاندا یعنی تۆ کە دەستگایەکی ڕاگەاندنی ئیسلامی هەم تۆ بەرامبەر بەخوا بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە دەستگاکەت بەرپرسیاری ناکرێت تۆ هەموو شتێک بڵێ هەموو شتێ باسکە هەموو بە کوردەکەی نابێ وەکو خەڵچێک ینی هەندێک قسە بکەی کە ئەسڵ و ئەساسی ڕاز نییە بۆیە بەڕاستی قورسە تۆ لە دەستگایەکی ئیسلامی لە ڕاگەاندنی ئیسلامی کار بکەی بتوانی وەکو خەڵکانێک کە هیچ پرەنسیپێک ڕساو ناکەن ئەوە ڕاستی لەمپەرەکان یان کێشەکانی بەردەم میدیای ئیسلامی چی نەگەرێمە لە چەند خاڵێک داجەختی لێ بکەینەوە تایبەتی من یەکەم لەمپەر دەیبینم مادەیە چکە بەڕاستی ئێستا مادە ڕۆڵێکی زۆر کاریگەر دەبینێ لە تۆ ئەگەر سەتەلایتێک ئەگە بۆ من ئەگە سەتەلایتەکەت بە دیقەیەکی جوان نەبوو کەرستەیەکی باشت نەبوو کامێرەی باشت نەبوو ینی شوێنی گونجاوت نەبوو ناتوانانی ئیمکانیتی مادیت نەبوو نتوانی مەسەلەن بۆ من ئێستا لە هەولێر ئێستا ناتوانانی چەند پامێرێک بینی دابنێ لەبەرەوەی ئیمکانی مادەکە نییە ناتوانانی ئەو ستۆدیۆی ئەو نووسنگێکە لە هەولێر هەیە کارای بکەی بۆ شێوەی کە بە خۆت دەتەوێت لەبەرەوەی مادە نییە ینی بۆیە بەڕاستی مادە بە لەمپەر یەکەم دەبینم ئەگەر بێت و کێشەی مادە چارەسەر بێ بەشێک لە کێشەی ئێستای ینی نەبوونی بینەری میدیای ئیسلامیش چارەسەرە بێ یان کەم بوون ئەوە دەکەرێتەوە عەقلیەتی بەڕێوەبەرانی ئەو دەستگای ڕاگەاندنی ئیسلامیە دەبێت بەڕاستی لەگەڵ واقعدا بن چکە بەڕاستی من ناکرێت لە ڕابردوو بژیت دەبێت بەردەوام بیت چکە بەردەوام نەبی بەجێ دەمێنێ دەبێت بزانین کە میدیای ئیسلامی زەرورەتە پێویستە هەبێت چونکە یعنی ئەگەر نەڵێم تاکە میدیای هادف و ئامانجدارە ئەوە بێگومان لە لێو هەموو میدیا هادف و ئامانجدار ئیجابیەکان میدیای ئیسلامی لە هەمویان لە پێشترە پێشەنگە یعنی پەیامدارە پەیامی پێیە مەبەستێتی کە خزمەتی تاک و خێزان و کۆمەڵگە بکە بۆیە زەرورە بەسەلەی بربەستیش فعلا بربەستی هەیە ڕەنگە هەندێک شت داخلی بن هەندێک شت خارجی بن ذاتیە و غێری ذاتیش مثلا تاثیر و کارگەری خۆیە کاریگەریترین بربەستەکان چین مامۆستا لە بەردەم میدیای ئیسلامی یعنی وەکو بە ڕوان با بڵێن تێڕوانینێکی متەواضعانەی برات ئێستا سەردەمی چاواشەکاریە سەردەمی با بڵێن ئەوەیە کە حەق بە نەحەق پیشاندرێ و بە پێچەوانشەوە و خەڵکیش ڕەنگە یعنی ئێستا ئەوەندەی کە
پامێکی سەلبی پێەیە پامێکی ناتەندروستی پێەیە بەڵام پارێکی باشی لە بەردەستە دەسەڵاتی لە پشتە و ئەوەش دەکات کە با بڵێن جۆرێک لە وروژاندنی هەوا و هەوەسی خەڵکی پێەیە یعنی خەڵک لە ڕووی عەقڵەوە نادوێنێت پەیامی ئیسلامی میدیای ئیسلامی پەیامی عەقڵە پەیامی بیرکردنەوەیە پەیامی ئەوە نیە کە شەهوەت و ئارەزوو خەڵک بجوڵێنێت تا حەدێک ڕەنگە بۆیە بینەریشی کەم بێ ئەلمیهم مەسەلەی ئەوە کە هێزە ئیسلامیەکان و میدیای ئیسلامیش وەک بەشێک لە هێزە ئیسلامیەکان یعنی کەمترین دارایی لە بەردەستە ڕەنگە زۆرێک لە کارمەندەکانی خۆبەخشانە کار بکەن. مامۆسا ڕۆڵی ڕاگەیاندنی ئیسلامی لە کۆمەڵگادا چییە گەر بێت و ڕاگەیاندنی ئیسلامی لە کۆمەڵگایەکدا بوونی نەبێ کۆمەڵگا چۆن دەبێت؟ خۆی ئەگەر ڕاگەیاندنی ئیسلامی لە ساحەکەدا نەمێنێ دیارە بۆ ڕاگەیاندنە غەیرە ئیسلامیەکان بواری زیاتر ئەڕەخسێ چیان چ ژەهرێکیانەوێ بیڕێژن بە کۆمەڵگایە. ئەو زۆربەی زۆری ئەو ڕاگەیاندانە ئێستا هەموو ئامانج و هەموو غەمیان چیە هەرچی تووڕاس و شارستانی ئیسلامی هەیە لە ناوی بەرن بەڵام ڕاگەیاندنی ئیسلامی بەو توانە مادیەکەمەی کە هەیەی ڕوبەڕووی ئەم حەملە ئیعلامیە جیهانیە بۆتەوە بۆیە ڕاگەیاندنی ئیسلامی واتە مانەوەی ڕەسەنایەتی ئیسلام. پێم بڵێ ئەرک و یعنی ئەرکی سەرشانیە و میدیاکارانی کە لە میدیای ئیسلامیەکان کارەکەن قورسترە یاخود کارکردن لە میدیای ئیسلامیەکان کارکردن تیاندا قورستر بۆی کە بەرپرسیارەتیان زیاترە؟ بەڵێ ئەمە کابرا ئەو کەسەی کە لە میدیای ئیسلامیە کارەکە جیاوازە لەگەڵەوەی کە لە میدیایەکی ئەلمانی کە هیچ کارێک هیچ شتێکی بەرپرسیارەتێک باوەڕی بە بەرپرسیارەتی قیامەتی نییە بەڵام بەرپرسیارەتی میدیاکاری ئیسلامی ئەوەیە شتەکان بەڕاستی و دروستی بە خەڵک بڵێ چۆن لەگەڵ بنەما سەرەکیەکانی ئیسلامە لەگەڵ عەقیدەیە بگونجێ نەک شتێک بێ وەکو غەیری ڕاگەیاندنەکانی غەیری ئیسلامی ئەوان گوێیان لێ نییە چی لە عەقیدەی ئیسلامی عەقیدە و بیر و باوەڕ چی لە ڕەوشتی کۆمەڵگاکرێ ئەوە لای ئەوان کێشە نییە بەڵام لای ئێمە عەقیدە و بیر و باوەڕ لای ڕاگەیاندن کاری ئیسلامی ئەوەیە چۆن پارێزگاری لە ڕەوشت و بەهاباڵاکانی ئیسلام بن. کاریگەری میدیای ئیسلامی ئێستا لە کۆمەڵگادا چۆن دەبین؟ میدیای ئیسلامی نەمێنێ خوا نەخواستە فەراغێکی زۆر گەورە پێدا دەبێت. ڕاگەیاندنی ئیسلامی واتە مانەوەی ڕەسەنایەتی ئیسلام. ئێستا کەناڵ لە ڕاگەیاندنەکانی ئیسلامی لەگەڵ ئەم هەموو فشارە ئەم هەموو برەبەستەی لەکە پێشی دانراوە لەگەڵ ئەوەشدا زۆر بەباشی بەڕێوە چووە دەستیان لە بینە قاقای ڕاگەیاندکارانی ئیسلامی ناوە. ئەو لەمپەرانەی کە دێتە بەردەمیەوە ڕۆژانە لە کارمەندەکانتان بێت وەکو دەستگا چین وەکو دەستگایەکی ئیسلامی لە شاری هەولێر؟ بەنای خۆی بەخشنەوە میێنبان تەوان دەستخۆشی لە جەنابەت دەکەم کاک عیمران زۆر جار لە کاتی گفتوگۆ و مناقەشە بە تایبەتی ئەوەی کە ڕاگەیاندکارە لە ناو یەک مناقەشەی دەکات من پێم وایە یعنی لە پێشوو لە ئێستاشدا دوو فاکتەری سەرکەوتنی هەر ڕاگەیاندنێک یەک عەقلیەتی ئیشکردن کارکردن ئەوی دووەمیان مادە پارە. ئێستا ئێمە لە ڕاگەیاندنی ئیسلامی بەگشتی دەرێم ینی ڕەنگەوە بە تەحەداوە بڵێم کە عەقلیەتێکی ئیشکردنی زۆر باشەیە چونکە هەر کەسێک لە ڕاگەیاندنی ئیسلامی کار دەکات جگەلەوەی کە حەز و خولیای خۆی لە کاری ڕاگەیاندن هەیە دواتریش عەقیدەکەی و مەبدەئەکەی لەگە کاری ڕاگەیاندنی ئیسلامی دێتەوە پێی وایە بەشێکە لەو بانگەوازی کە لەسەر ئەرکوشە سەرشانێتی گرفتی هەرە گەورەی دووەممان ئێستا لە ڕاگەیاندنی ئیسلامی مادەیە. بۆ نمونە ئەو ڕاگەیاندنەی کە حیزبێکی ئیسلامی سپۆنسەری دەکات حیزبەکە بەخۆی گرفتی دارایی هەیە چجایەوەی بتوانێت لە ڕووی ڕاگەیاندنەوە پشتگیری دەستگای ڕاگەیاندنەکەی تو بکە کەواتە مادەت نەبوو بە هەر عەقلیەتی ئیشکردنت بەهێز بێ بە هەر ئایدیا و فکرت بەهێزی بە هەر بەرنامەی جوان بکەی بەڵام پاڵپشتی دارایی ڕێگر دەبێت ئەوە ڕێگەری هەرە گەورەیە. دواتر ئەو کەسانی کە لای تۆ بەرنامە پێشکەش دەکەن لە دەستگای ڕاگەیاندنەکەی تۆ لە بەرامبەردا چیان پێشکەش دەکەی چیان دەدەیێ
تەنها هیچ نییە ئەو شتە لە ناوەمە زۆر شتێکی خۆشە ئێستا دەرێ زۆربەی کاری ڕاگەانی ئێمە بە جزاکەڵایە ڕاستە ڕەنگە لە قۆناغەکانی ژیان کەسێک ئامادە بێ بەبێ بەرامبەر بێ کاری ڕاگەیاندن لە بۆ تۆ بکە بەڵام کاتێک سەختی ژیان ڕوبەڕووی بوویەوە ناچار ئەو دەبێت لە کاتی خۆی بگرێ لە داوامی خۆی بگرێ لە ئیشکاری خۆی بگرێتەوە بێ کاری ڕاگەیاندن لە تو بکەکەەوە سەختە لەسەر کەسەکە دواتریش تو لە چوارچێوەی حیزبێکی ئیسلامیدا کار دەکەی لە بارودۆخی سیاسی جیازیە لە بارودۆخە سیاسی ناهەموارەکان گرفت زیاتر لە بۆ خۆت لە بۆ ماڕموندارت پەیدا دەبێ فشاری سیاسی زۆر لەسەر دروست دەبێ کەواتە ئەو کۆمەڵێک ئەو کاری کێشێن ئەو کۆمەڵەوەکانە کە من ئاماژەم پێدا ینی پێم بڵێ کارکردن لە میدیایەکی ئیسلامی قورسترە لەوەی کە لە میدیایەکی حزبی دەسەڵاتدار و ئەمانە کار بکەیان لە حزبێکی علمانی کار بکەیت و لەم پەرانە چین ڕوبەڕووی کارمەندەکانت زۆرجار بۆ تۆکو بەرپرس ئەو جیاوازیە پێم وایە وەک دەڵێ ئاسمان و ڕێسمانی فەرقە کەسێک کە لە دەستگایەکی ڕاگەیاندنی ئیسلامی و حیزبی و ئۆپۆزیسیۆن کار بکە لەگەڵ کەسێک کە لە دەستگایەکی ڕاگەیاندنی سەربەدەسەڵات یان سێبەری دەسەڵات کار بکە هەم لە ڕووی مادە هەم لە ڕووی ئاسایشی شخصی خۆی هەم لە ڕووی ئەوەی ئاشتی کۆمەڵایەتی خۆی کە لە مەترسی دانیا هەر جیاوازی یەکجار زۆرە تووشی ئاسایش ببێتەوە لەلایەن نێزەمەکانەوە بێگومان کۆمەڵی کەس ئەو ڕاگەیان هە بە خۆتان ڕەنگە زۆرترین نمونەتان هەبی بەوەی کەسێک کە لەبەرەوەی لە کەناڵی ئاسمانی پێیان کار دەکات لەبەرەوەی لە کەناڵی فلانی ئیسلامی کار دەکات ڕوبەڕووی گرفت و کێشە دەبێتەوە بە تایبەتیش ئەگە بابەتەکە لە کاتی بارودۆخی سیاسی گرژی دروست بێ لە ناوان ئەو حیزبی کە لە دەسەڵاتە ڕوونتر برێم ئەوەی کە لە پارتی وێشێتیە و ئەوەش کە لە دەرەوەی دەسەڵاتە ئەوەی کە پێی دەگوترێ ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆنیش دواتریش ئەویش دوو بەشە ئەوەی کە ئیسلامی کاریگەری زۆر زیاتر لەسەر پاڵپۆستی زۆر زیاتر لەسەر لەوەی کە ئەتو ئۆپۆزیسیۆن بی و ئەو ناوە ئیسلامیەت لە دوو نەبێ بە تایبەتی لە دنیای ئێستادا کاک عیمران لە دنیای ئێستادا ئێمە بە بەردەوام لە ڕاگەیاندنی ئیسلامی لە بەرگریکردن داین هەم لە ڕووی ئەو مەبدەی کە هەمانە هەم ئەو ئیسلامی کە هەمانە هەم ئەو بەرنامەی کە هەتا بە بەردەوام ئێمە لە بەرگریکردن بە پێچەوانەوە بەهۆی ئەوەی بارودۆخی جیهان بەگشتی ڕوبەڕووی ئیسلامە ئەو ئیسلامۆفۆبیایی کە هەیە ئێمە دەبێ بەردەوام لە بەرگریکردن ئەوانش بە بەردەوام لە چم لە هێرشبردن بن بە تایبەتیش ئێمە لە ڕووی سوۆسیال میدیاوە زۆر لاوازین ڕاگەیاندنی ئیسلامی بەڕاستی لاوازە لە سوۆسیال میدیا تۆ ببینە کەسێک کە پارەی لەبەردەستە دوو گەنجی دانایە ژیانی تەمین کردیە و مانگانە پارەیەکی باشی دەداتی بە بەردەوام هێرشت دەکاتە سەر هەم حیزبەکەت ناشرین دەکات ئیسلام کە لە ڕووی حیزبیەوە گەورەترە و ینی لەلای ئێمە مقدەستر و بیرۆسرە ئەوە بە بەردەوام ناشرین دەکات کە ئەتوو دژبەر ینی هێرشی پێچەوانت نەبوو یان بەرامبەری هیچت نەبوو کەواتە ئەو خەڵکیش ئێستا دەبینی لەگەڵ ڕێزم لە بینی دووکەوانە زیاتر عەقلی لە چاویدایە بە هەموو شتێک باوەڕ دەکات نازانی ئەوە ڕاستە ئەوە ینی ناڕاستە ئامانجی دیکەی لە پشتە ینی فکر لەوەی ناکات و هەر شتێکی دیت دەڵێ ئەی نییە لە سوشیال میدیا بەو شێوە بینرا بەڕاستی لەم پەرەکان بە تایبەتی لە ڕووی ڕاگەیاندنی ئیسلامیەوە زۆرن فەرق و جیاوازەشی زۆر هەیە بە تایبەتی بە دەرەجەیەک لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی ئاسایشەوە ڕاگەیاندکاری ئیسلامی بەو شێوە ناتوانانی شان بداتە بەر خۆشبەختانە ئێستا تا حدێک جیاوازێک هەیە یان گۆڕانکارێک ڕوویدای بەڵام بەهەرحاڵ ینی لە زوو و لە ئێستاش ئەو لەمپەرانە هەرماون بەڵام بەڕێژەی جیا بەرپرسیارەتی کەسێکە لە میدیایەکی ئیسلامی کارەکە لەگەڵ کەسێکی تر جیاوازی هەیە و نازانم مەبەستە چ بوو لە ڕووی ئاسایشەوە ینی چۆن ینی ئازارە درێت لە ڕووی ئەمنیەوە ئەوەی دەیبینین ئێمە لە سەردەمی زووشە بەسەر خۆمان و بەسەر ڕەفیق و هاوپشەکانی خۆمان هاتووە لە ڕاگەیاندنی ئیسلامیەکان بە تایبەت لە ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی ئێمە زۆرمان بینیوەکە هەم چاوسورکردنەوە هەم ئەزیێتدان هەم گرتن هەم تێ هەڵدان حاشا لە ڕووی ئەوانە زۆر بەسەریمە هاتووە ئەوە لە ڕووی ئەمن و ئاسایشەوە لە ڕووی مادیشەوە لەم پەر زۆر هەبەلەوەی نەمانتوانێت ئەوەی کە هەیە بتوانین پەیامەکە بگەێنین جگەلەوەی کە بەرەکەتی خوای لەگەڵ بەوە ئەوەندەی کە خوای گەورە لە ئیرادە و توانای مادی ئێمە دادایناوە توانیمان شتێک ڕەزامەندی خوا کە مەسمانە بەدەستی بێنین دواتریش ئەو پایامەی هەمان بە بیگەینین یعنی ئەو جیاوازی هەبووە بەڵام لە ڕووی ڕاگەیاندنی عەلمانیەکان و هەم لە ڕووی مادیەوە کێشیان نییە هەمیش لە ڕووی ئەتەکێتی مەسەلەن ڕاگەیاندن لە ڕووی ئەخلاقیەوە ینی سانسۆرش ئەوە لە ڕێگەیان نییە بەکەی بخوان ئیشەکان پێم وایە رادیۆ لە ڕابردوو کاریگەری زیاتر بوو لە ئێستاکە بەڵام ئێستاش کاریگەری خۆی هەرماوە بە حکمی ئەوەی و کاتە لە ڕابردوو رادیۆکان مەحدود بوون چەند رادیۆیەک هەبوون بەڵام ئێستا رادیۆکان زۆرن و شتێکی دیش کە تەئسیری هەیە سۆشیال میدیا ئەویش کاریگەری کردووە لەسەر رادیۆکان
وەکو جاران بەڵام تاسیری خۆشی هەر هەیە. باشە کاک فەرهاد پێم بڵێ یعنی جاران خەڵک داوای چ بەرنمەیەکی دەکرد وەکوێەوە تۆ لەگەڵ ڕێخستنی بەرنمەکانیشی ئێستا خەڵک داوای چی دەکات ینی بەگشتی فکری خەڵکیش گۆڕاوە لە ڕابردوو لە ئێستاش پێم وایە ئەوانەی کە زۆر کاریگەریان هەبووە بەرنامەی کۆمەڵایەتی و بەرنامەی تەندروستی ئەوانە تاسیری و کاریگەریان هەبووە خەڵک زۆرتر یان بەرنامەی مەسەلەن تەرفیهی خەڵک زۆر زیاتر حەزی لە وبارەنەوە واری ئاینیەکەش بەڕاستی بڵێن شەرعیەکەی بەڵام زیاتر لە هەمووی کاریگەرتر و کە خەڵک حەزی لێ بکە بەرنامەی کۆمەڵایەتی بوو. کاک فەرهاد پێم بڵێ لەمپەرەکانی بەردەم میدیای ئیسلامی ئێستا کە چییە و ئەو کێشانە چین کە میدیای ئیسلامی تێی کەوتووە بە دەرەجەیە کە میدیای ئیسلامی کە تێی کەوتووە و لەمپەر و ڕێگر لە بەردەمی هەیە سەرشترین ڕێگر و لەمپەر بواری مادیە کە گەورەترین تاسیری کردیتە سەر میدیای ئیسلامی و هەموو میدیاکانی تریش مادە بەڕاستی بڵێن سەرشی ترین شتە کات و بتوانانی مەسەلەن خەڵکەکی پێ بانکەی کارمەندی زیاتردا بمەزرێنی لە ڕابردوو کارمەندمان زۆر بوو بەڵام ئێستا بە حکومەوەی کە تاسیری مادی لەسەرمانە کارمەندەکانمان نیوەی جارانن ئەوش دوای کردووە کە بەرنمەکانی ژیانی دابەزێ و بێگومان کوالێتی بەرنمەکەن و بەرنامەشتان کەمتر بێتەوە بەڵێ تەبان بەڕاستی ینی تاسیری خۆی هەبووە وای کردووە تو چەند نەفەر کە زیاتر بێت دەتوان ئیشی زیاتر بکەی بەڵام کە چەند کەمتر بووی ئیشەکانیشت کەم دەبتەوە. کاریگەری میدیای ئیسلامی ئێستا لە کۆمەڵگادا چۆن دەبینی؟ بەناوی خۆی گەور و مێرەبان بە شێوەیەکی گشتی معلومە کە میدیا لە وڵاتانە بەدەسەڵاتی چوارەم هەژمار دەکرێت بۆچی؟ چونکە تەسیری زۆری هەیە لە سەردەسەڵاتەکانی تر و بۆ چونکە خودی حقیقت دەگەیەنێ و ڕاستی دەگەیەنێ و پەیامە گەورەی کە هەیەی ئەمەش لە ڕێگەی گەیاندنی دەنجی هاوڵاتیان دەنگێک کە یاخی بووە دەنگێکەوە کەس جێی لێ نابێ بەڵام ئیعلام تەسووری دەکا ئیعلام ئەو دەنگە هەڵدەگرێت دەدات بەگوێ دەسەڵاتداران دەگوازێتەوە بۆیە بەڕاستی ئەوەی کە ئیعلام دەیکا بە هیچ جۆرێک دەسەڵاتەکانی تر بڵێن ناگەنە ئەوەی کە ئیعلام دەیکا بۆی ئیعلام زۆر جار سنووری دەسەڵاتی چوارەمیش بەجێ دێڵێ دەبێتە دەسەڵاتی سێیە ئەو بەنسبەت بە شێوەیەکی گشتی ئیعلام ئەگەر وەرگرین ڕۆڵ تەسیری بەنسبەت ڕاگەیاندنی ئیسلامی معلوم بەڕێسانە کە ڕاگەیاندنی ئیسلامی لەگەڵ ئەو کەمە لایەن مادیەی کە هەیەی و ئەو کەمە پێداویستیانێک کە هەیەە دیقە دەدەی ماشەڵا ڕۆڵ و تەسیرێکی زۆریشی هەیە دانەبراوە لە کاروانی خزمەتکردن بە هاونیشتمانیانی و لە کواڵیتیشی تەنانەت لە ڕیزی بڵێن کەناڵەکانی تریشە هەرچەندە ئەوان دەعمێکی گەورەی مادیان لە پشتەوەیە. لەمپەرەکانی زۆرن بەڕاستی ڕاگەیاندنی ئیسلامی بەتایبەتی لە ئێستادا کە کۆمەڵی ئیسلامی ئۆپۆزیسیۆنە دەبینی لە زۆر جێگادا ڕێگریان لێ دەکرێت و ڕوبەڕووی سەرپێکی گەورەی یاسایی دەکرێنەوە کە بەڕاستی ئەمەش شایانی هەڵوێستەکردنە لەسەری بۆیە سپاس بخۆی ئەلامی ئیسلامی لەوەدانە براوە بۆیە پێویستی بە ئاوردانەوەیەکی گەورە هەیە ئەم ڕۆژ کە بەڕاستی ئەوەی کە مەڵبەندی هەولێر پێهێستاوە بە ڕێزگرتن و بەڕاستی من پێم وامە کارمەندان زۆر شایانی لەوە زیاترن چونکە لەگەڵ ئەم کەمە لایەنە مادی کە هەیە بەڵام بەڕاستی ڕاگەیاندکارەکانمان سپاس بۆخوا لە سەنگەری پێشەوە بوون و توانویانە خزمەتێکی باشی هاونیشتمانیانی هەرمی کوردستان بکەن کەمە شایانی دەستخۆشی بەڕاستی مە بابەتێکی زۆر زەرور و پێویستە کە قسەی لەسەر بکرێت لێکۆڵینەوەی لەسەر بکرێت وەرکشۆپی بۆ بکرێت تا کۆنفراسی بۆ بکرێت تا گەورەتر بکرێت کۆنگرەی دەربارە بکرێت خەڵکی مختص بانگ بکرێت لێکۆڵینەوەی تایبەت دەکرێت پرۆژەی لەسەر پێشکەش بکرێت دەکرێت وەکو بەرنمەیەکی درێژخایەن دابدرێ بۆ لێکۆڵینەوە لە بەردەم لەمپەرەکان بێگومان ئەگەر بێت و کورتی بکەینەوە لەمپەرەکانەوەی بەڕێی من یەکەیشیان ئیداریاتی خودی کۆمەڵە
هەرچەندە من دەستخۆشیان لێ دەکەم لە ئەو لایەنە ڕاگەیەند کارەکان بەرپرسەکان ئەوانەی لە سەرێەوە بۆ خوارێ لە خوارەوە بۆ سەرێ دەستخۆشیان لێ دەکەم ماندووینە ناسانە کاریان لەسەر ئەم بوارە کرد و بەڵام ئەوەش نییە بڵێم جەرح و تعدیل هەیە دەبێت ئێمە ئیش لەسەر خودی خۆمان بکەین ئەوسا باسی دەرەوەی خۆمان بکەین لەبەرەوە دەکرێت زیاتر بوێرانەتر ئازایانەتر کۆڵ نەدەرانەتر کاری لەسەر بکەن نابێ هەندێشت ساردیان کاتەوە دەبێت پرۆژەی درێژخایەنتر هەبێ دەبێت زیاتر شەو ڕۆژ بخەنە سەریەک لەلایەنی ئیداری لایەنی ماددا کەرستەکانی بۆ پەیدا بکەن بۆ ئەوەی زیاتر گرنگی بەم بوارە بدەن ئەمە ناوخۆی خۆمان ناوخۆی خودی کۆمەڵ ڕاگەیاندکارەکان دەبێت زیاتر ئیش بکەن بەرپرسەکان دەبێت زیاتر بێنە سەر خەت زیاتر ئێستا سەردەمی ڕاگەیاندنە ئەگەر بێت و ئەمە نەماوە لەوانەیە ئێستا لایەنێک کە بەرپەرچت دەداتەوە تۆ دەبی بە ڕاگەیاندن بەرپەرچی بدەیەوە تۆ دەبێت مەیدانەکە فراوانتر بکەیت مەیدانی ڕاگەیاندن زۆر فراوانە هەموو کون و قوشبوونەکانی ئەم وڵاتەی گرتوتەوە هەموو لایەنەکانی تاکە کەسی گرتوتەوە خێزان تۆ چۆن ئیشی لەسەر دەکەیت تۆ چۆن کە کارێک لەسەر تۆ دەکرێت تۆ چۆن وەڵامت بۆ ئەم کارە دەبێت ئەمە لایەنێکیان لایەنی دووەمیان لایەنی دەسەڵاتە بەڕاستی ئەگەر بڵێن بەواقعی بڵێن زۆر بێویژدانانە زۆر بێ ئینسافانە کار لەسەر ڕاگەیاندنی ئیسلامی دەکەن زۆر دەیانەوێت فەرامۆشی بکەن یعنی بۆ خۆیان لەلایەنی پەروەردە هیچ پەروەردەیەک نییە یعنی ئەگەر بێت و تەمەشای ڕاگەیاندنەکان بکەی بەگشتی ڕاگەیاندنە ئەلمانیەکان یان ڕاگەیاندنی دەوڵەت کە حکومڕانی وڵات دەکەن ڕاگەیاندنێکی بێ بەرنامەیە ئەگەر بڵێن بێ بەرنامەیە بۆ تاک بەڵام بە بەرنامەیە لەسەر کاری ئیسلامی زۆر بەرنمەیان هەیە بۆ هەڵوەشانەوەی خێزان بڕۆ تەمەشای بەرنمەکانیان کە لایەنە سیاسیەکەیان کە لایەنی ئابوووریان کە سەیری ئەو فلیمانە بکەتە کە دۆبلاژی دەکەن یعنی بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەخلاقی کوردەواری ئێمە ناگوندن کە باسی کوردایەتی دەکەن وەرە تەمەشای ئەم فلیمانە بکە بزانە بەچی لەگەڵ ئەخلاق و خوڕەوشتی کوردیدا دەگونجێ کە بەرنمەیە لەسەر هەڵوەشانەوەی خێزان کاریگەری میدیای ئیسلامی ئێستا لە کۆمەڵگادا چۆن دەبین میدیای ئیسلامی نەمێنێ خوانە خواستە فەراغێکی زۆر گەورە پێدا دەبێت ڕاگەیاندنی ئیسلامی واتە مانەوەی ڕەسەنایەتی ئیسلام ئێستا کەناڵ لە ڕاگەیاندنەکانی ئیسلامی لەگەڵ ئەم هەموو فشارە ئەم هەموو برەبەستەی لەکە پێشی دانراوە لەگەڵ ئەوشدا زۆر بەباشی بەڕێوە چووە دەستیان لە بینە قاقای ڕاگەیاندکارانی ئیسلامی ناوە میدیای ئیسلامی چۆن هەمان کاریگەری جارانی بۆ دەگەڕێتەوە ئەو لەمپەرانە چین کە پێویستە چارەسەر بکرێت ئەوە دڵنیا بەلەوەی لەمپەرەکان لا بکەویتن پێشکەوتن بەخۆی دەبینیتن بەڵام پێم وانە بگاتەوە ئاستەیە ئێستاکە وەکو ئەوی ئێستا پاڵپشتی دەکرێت لە کەناڵەکانی تر ناتوانانی بگاتەوە ئاستەیە بەڵام دەتوانی لە ساحە خۆی نمایش بکاتن و هەم بیر و بۆچوونەکەی خۆشی بگەێتە بە خەڵکی بەڵام لەوانەیە ئەو تەسیرە و ئەوەی وەکو کەناڵشکە نەبێت کە ژیرێکی گەورەی دەکرێت لەلایەن هەم لەلایەن حکوومەت بێتن هەم لەلایەن کەسانی بەهێز و دەسەڵات و پارەدار بێت خاڵی یەکەم هەروەکو کە تێیدا باسمان کرد بەڕاستی پێویستە ئەو کەسێک کە ئەکرێت بە بەڕێوەبەریان ئەم ستافەی بەڕێوەبەری ئەم کەناڵە ئەبێ ئەم ڕاگەیاندنە ئەبێ چەند فلتەرێک ببڕێ بەڕاستی بۆ ئەوەی کە بتوانرێت کەسەکە شارەزاییەکی باشی هەبێت بەرنامەدا ڕێژی جوانی هەبێت بۆ بەرەو پێشبردننی ئەو ئیعلامە دووەم بەڕاستی لەلایەن حیزبەوە یا لەلایەن ئەو کەسانەی کە بەڕاستی لە نێو کۆمەڵگەدا دەستی باڵیان هەیە لە بواری بەخشین و ئەوانەدا بتوانرێت هاوکاری ئەم کەناڵە بکرێت بۆ زیاتر بەرەو پێشبردننی لە بواری مادیدا طبعاً وەکو کارمەندەکان کارمەندی میدیای ئیسلامی چەندە ئیخلاص و یەکلابوونەوەی بۆ خوا بێ بەرەکەتی زیاترە گومانی تدانە کاریگەری زۆرتر دەبێت یعنی جا مەرجیش نییە زۆر پانتایەکی فراوان خەڵک گوێ لێ بگرێ نابێ ئەوە یعنی چونکە ئێوە ئەگەر بوو بە ئامانج کە من دەبێ بەرنامەکەم زۆرترین خەڵک هەدەفم ئەو بە زۆرترین خەڵک گوێ لێ بگرێ یان من بڵێن میدیایەکەم هەدەفم تێدا ئەوە بوو زۆرترین خەڵک بینەرم بێ یان بیسەرم بێ ئەو کاتە ڕەنگە ئەو ئامانجا مەبدەئەکی خۆم لەبیر باتەوە نەئێمە مەبدەئین بە پێی بڵێن پەیامێکمان پێەیە دەمانێت خەڵک بەرە ئەو پەیامە بێنین وانێ نەک ئامانجی سەرەکیمان ئەوە بێ خەڵک ئەو بکە بە هەر حاڵ
خەڵکیش دەبێت پشتیوانی بێت چونکە میدیای ئیسلامی نەمێنێ خوا نەخواستە فەراغێکی زۆر گەورە پێدا دەبێت لە ڕووی ڕوحیەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ئینسانیشەوە. جاران میدیای ئیسلامی بینەری زۆر زیاتر بوو چۆن میدیای ئیسلامی دووبارە هەڵبستێتەوە و ببێتە تاکە میدیای ڕازگۆی خەڵک. هەر ڕازگۆ بووە لەگەڵەوە هیچ ناکرێ بەڵام کێشەی دارایی زۆر لەم پەری لۆ دروست کردووە ئەوە ئینکاری ناکرێت لە ڕۆوە لە سەرەتا زوو بمانەوێت نەمانەوێت ڕاگەاندنی ئیسلامی کە هەبوو ئێمە بۆ نمونە سەرەتا لە تەلەڤیزیۆنی کۆمەڵ تاقە تەلەڤیزیۆنم کە زۆرترین بینەری هەبوو لە هەولێر بۆ نمونە دواترش کە کەناڵی ئاسمانی پام دروست بووە ڕادیۆی کۆمەڵیش بە هەمان شێوە لێرکوانە جمهور و دەنگدانەوەی شێکجار زۆری هەبوو ئیدی لێبڕانی کارمەندەکان زیاتر هەم لە ڕووی ئەوەی کە مادی ناتوانن بپڕژێنە خۆیان یەکلاکەنەوە ئێستا بۆ نمونە ڕاگەاندکار لە ڕاگەاندەکانی ئیش دەکات تاقە سەرچاوی لەو ڕاگەانەیە هیچ کێشەیەکی دارایی نییە خۆی یەکلا کردوتەوە زەمن بە تۆ دەڵێم کە بەڕێستان بتوانن خۆی یەکلاکەنەوە لە ڕاگەانێک ئیشکەن هەموو تاقە و هیچ بیری خۆتان بەکاردەین بۆ دەتوانن جوانترین ئیش بکەن جوانترین شاشە بە خەڵک و بینەرەکانی خۆتان نیشان بدەن. هەتا ئێستا پێم وایە ڕاگەاندنی ئیسلامی زۆر باشینە بە تایبەتی ئێستا تو ڕوبەڕووی ڕاگەاندنیەکی زۆری یعنی زۆر و بۆر دەبیەوە تا ئەتوو بەرنمەیەک ئامادە دەکەی و پێشکەشی دەکەی لە بەرامبەردا کەناڵێکی دیکەدانندرێ نەک تەنها بەرنمەیەک ینی ببینە جیاوازەکە چەند زۆرە تا ئەتوو خۆت ئامادە دەکەی لەوەی بەرنمەیەکی کۆمەڵایەتی پێشکەش بکەی لەولایە دوو ڕێکخراو لێت کۆ دەبێتەوە بەناوی ها ئەوی ئێستا هەیە دابەزاندی کێش و نازانم بینەوە بەردا کەواتە ینی هێزەکە نابەرامبەرە بەڵام هەتا ئێستاش ینی ئەوەی کە دابوونەریتی کۆمەڵگەی ڕەسەنی کوردەواری پاراستنەکەیتی لە ئەرچ و ئەستۆی ڕاگەاندنی ئیسلامی هەتا ئێستا زۆر باشی هێناوە و پێم وایە باشتریش دەبی بەڵام لەو تموحەدانیە کە ئێمە ڕاگەاندکار لە نێو ڕاگەاندنی ئیسلامی بە تایبەتیش کۆمەڵی ئیسلامی چامان لێ چامان لەوەیە زیاتر پاڵپشتی بکرێن بەپێی ئەو ئیمکانێتی کە لە بەردەستە چونکە کاک عیمران هەم لە ڕووی حیزبی هەم لە ڕووی ئیسلامی تۆ ئەگەر ڕاگەاندێکی بەهێزت هەبوو بێگومان حیزبێکی بەهێزت دەبێت بێگومان زیاتر دەتوانی جوانیەکانی ئیسلام پێشانی کۆمەڵگەی کوردەواری بدەیت و جوانتر ئەو ڕووە جوانەی کۆمەڵگەی کوردەواری نیشان بدەیت. چۆن ئەو لەمپەرانە بشکێنین و پێویستە ئێستا چی بەرەو ڕووی میدیای ئیسلامی بکرێت لەلایەن حزبووە لەلایەن دەرچۆ بۆی کە دووبارە بگەشێتەوە ئەو کاریگەریەی جارانی هەبێت کە ئەمستا خۆی پێ دروست کراوە. بێگومان مناڵێن هیچ نەکراوە زۆر کراوە ڕاگەیاندکارانی ئیسلامی بەڕاستی بوێرن لەبەرەوە تەمەشا دەکەین ئەو بربەستانەی بۆ ئەوان دادەندرێ ئەو فەزای بۆ ڕاگەیاندکارەکانی تر کراوە ئەو فەزایە زۆر زێقەت کراوە لەسەر ڕاگەیاندکار ینی دەستیان لە بینە قاقای ڕاگەیاندکارانی ئیسلامی ناوە بە هەموو شێوێک هەتام لە مقابلەکان هەتاوەکو لە پێدانی معلومات هیچ معلوماتێک بە ڕاگەیاندکارانی ئیسلامیان بەڵکو ڕێگریەکی زۆری لێ دەکەن بەڵام دەستخۆشیان لێ دەکەم لێرەوە کە بوێرانە دەیانەوێ وەکو دەڵێ ئەم هەواڵانە لە خوڕجی شێر دەربێنن ئەمانە جێگای دەستخۆشین جێگای دڵخۆشی ئێمەشن کە کەلەنێکی زۆریان پڕکردوتەوە بەڵام لەبەرەوەی ڕاگەیاندن فەزایەکی زۆر فراوانی هەیە دەبێ لایەنی کۆمەڵ ئیش لەسەر ئەوە بکە کە چۆن ئەویش بە فراوانی خۆی وەڵامی ئەم ڕاگەیاندنە بداتەوە و هەروەها ڕاگەیاندکارەکانیشان وا پەروەردە بکە کە بەرامبەر نەتوانێ چۆچیان پێدا بدە نەتوانێ ڕایان کێشێ بۆ لای خۆیان چونکی تەمەشا دەکەین بە لایەنێکی متەواضعانە بە مادەیەکی متەواضعانە ئەمان کاری خۆیان دەکەن شەو لەسەر ڕۆژ لەسەر شەودا دەنێن ئەمانیش پێویستیان بە ئیمکانیاتی مادی هەیە کە بیانەوێ ئەو معلوماتانیان دەستکەوێ و ئیش بکەن. وڵای زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێک لە ڕاو سەرنجی میدیاکارانی ئیسلامی بوو بە تایبەتە و کەسانی کە لە نێو میدیاکانی کۆمەڵی ئیسلامی لە خوێنرا و بیسرا و بینرا و کاریان دەکرد دیارە بەشێکی زۆریان گەورەترین لەمپەری کاری میدیای ئیسلامیان بەوەش دەشوبهان کە بەڕاستی میدیاکاری ئیسلامی و میدیاکانی ئیسلامی کێشەی داراییان هەیە دیارە نەبوونی پارەیەکی زەبەڵاق وەکو کەناڵەکانی تری دەستگاکانی تری ڕاگەیاندنی کوردی ئەمە کێشە و لەمپەرێکی گەورەیە وای کردووە زۆر جار هەم بۆ دەستکەوتن بە زانیاری هەمیش بۆ پرۆفیشناڵکردنی کارەکانت پێویستت بە داهات و داراییەکی زۆر بێ دیارە جگەلەوەی کە میدیاکاری ئیسلامی هەروەکو ئەمان باسییان کرد کۆمەڵی کێشەی کۆمەڵایەتی و هاوکات لەگەڵ
کێشە بەردەوامەکان لەگەڵ هێزانیەکانی بۆ دروزەوێ بەهۆیەوەی کە لە هێزێکی ئیسلامی ئۆپزۆسیۆنە بێگومان تۆ لە هێزێکی ئۆپزۆسیۆن بی ئازارە درەی جا لە ئیسلامیش بێ و لەگەڵ حکومەتێکی علمانیە و کات ئازارەکان و لەمپەرەکانی بەردەمێت زۆر زیاتر دەبن. ئەڵخێم زاری بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن بەو هیوای ببێتە جێگای ڕەزامەندیەوە عزیز و خۆشەویست تا ئەڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خواب.